سڵاوتان لێبێت ئێوارەتان باش لەم شەوە گەشتینەتە شاری هەولێری خۆشەویست چەند هاوڕێکمان لە شاری هەولێرەوە بە نامە و یاخود لەسەر تۆڕی کۆمەڵایەتی پێیان ڕاگەیاندین کە ئەوان حەز دەکەن بەرنامەیە بکەین لەسەر ئەوەی کە ئایا ئەگەر تۆ یەک سەعاتت مابێ لە ژیان تا چیەکەیت ئێمە بەرنامەیەمان لە شاری سلەیمانی ئامادە کرد و پێشکەشمان کردوون ڕای هاوڵاتیان و گەنجەکانی شاری هەولێریش بە هەمان پرسیارەوە پرسین ئەگەر تۆ یەک سەعاتت مابێ لە ژیان تا چی ئەکەیت چی ئەخوازیت لەگەڵمان نابن ساعتك ما بي بتمكنه وكسانيك زور زولك معزيزا يعنيش بلانك لاني لون بيتنا وكاتي لو انا بخوشي بمصر او شتي اللي ظلم بي كحزم ليتي بيكم لو انا مازال يود نميني تو ساعتك الاشياء ما بيتفنسون يعني لو انا وكاسيك زور بخوش بيتن دايك وبابم خواف زين لبكم او كاسيك خوش مدوتن خواف زي لبكم خواف زي هاوريكان بكم بياسه شنو شاركم بكم دو همین جارە بۆ دو هەمین جار پیاسە چی لای قەڵاتی خۆم بکەم خواویزی لێ بکەم یەک سەعات مابین پێمان نییە پێویست نییە تو سەعاتێک لە دنیا مابی هیچ پێویست نییە پیاسێک بکەیت لەناو هەولێر گەردەن ئازایی لە هەموو خۆشەویستەکانم و هاوڕێیەکانم دەکەم چی بکەم بەس خۆ گەلێک شتێکەکە کێ دۆستە خۆ بیرم کشە ئەگەر تۆ یەک سەعاتت مابێ لە ژیان تا چیەکەیت بەخوای ئێستا لە برادرت گوتم گو مەجال لەبێ درۆم حەجێ گەردەن ئازایی لە داک و بام دەکەم لەو کەسانەی چاردۆرم ئەو کەسانەی کە زۆرم خۆش دەوێن هەولیش دەدەم یعنی ئێستاەوە ئەگە بزانم بەم لێبێ بتوانم چاردۆرەی خۆم لە خۆم ڕازی بکەم شتێکی وا دەکەم کە لە پاش مردن بەکەلکم بێ ئەوی لێم شکای هەز دەکەم ئاشتکەمەوە بەخەر هەتە زانمۆدەم حەز ناکەم کە لە پاش مردن بە خراپ باسم کەیان دی لێم شکاوی حەز ناکەم بەخواز دەکەم ئەوی بەدەستم نایە بەدەستم بینم وڵای دەست بکەن برادەر و هاوڕێکانم دا لێ بردنیان لێ دەکەم وڵی ناوەڵام بەتەوە ئەوی ناکەم بە تاکیدی ناوەڵا بەدەی گوتی شتی کێ بێگە جێبەجێکەم تەمەەن ئەگەر ساعتەکەت مابی دەچیت تۆبەی دەکەی لەگە خوای نێژ دەکەی ڕۆژی دەگوی هەرەوەنە پێم هەرۆندەیان شتێک نییە تاقیبی دڵخۆشێکم بزانام درم بە چ خۆش دەبی ئەو جێبەجێ دەکەم لە یەک ساعتی بەس درم خۆش بی بێ مشکلە بووم بەس ئەو ساعتە دڵم خۆش بی بەستە وەختەکەی دیان نییە زۆر ئەوەیە بەخوای بەدەی گوتێتەوە گە سەعاتەکن مابیتن چ شتێک گرنگ بە ئەوی جێبەجێ دەکەی ئەو سەعاتە دوور و درێژە ئەو ساعتە خلاص نابی دەرێ یەک سەعات بەسیتریشش لۆ دایک دەچی لۆ کوشکان لۆ باوک لە برایەکانەوە بەدەی گوتی کەسی نێزیکن یەک کاتژمێر وەزە کوردستان چاکەکەم ئینشاءالله کەمە دەوڵەتە مستەقر ئینشاءالله ئەگەر یەک کاتژمێر مابێ بەڵێ جا دەسەڵاتی ئەوە هەیە تۆ ئەگەر وەڵا ئەگە دەسەڵاتمە بێ ئینشاءالله یعنی ئەو کاتی کە چیت دەکەی بێزگە لە کوردستان وەڵا ئەوە زۆر گرینگە لەم ئەوەی ئەو شتە بڵێن ینی 24 ساعت لەگەڵیم هیچ قسوورم نەکردووە لەگەڵی بەس ئینشاءالله لەوانەی بیبەم بۆ حەج یەک ساعتی مابێ هێشتا ئاگەرێکی ترماوە ئەڵێم هێشتا ئاگەرێکی ترماوە ئەگەرەکەی تر چییە ئەگەرێک تر تەنیا خۆمەزانم ئەگەر یەک سەعات مابێ لە ژیان تا چیەکەی خوا لێم خۆش ئەڵێم ئەگەر تۆ بزانی یەک سەعات ماوە لە ژیان تا چیەکەیت ئاخر لەو کاتێ لەوانەیە فکرێم بۆ نێ حساب بوو بۆ سەباتێکەوە ڕستێ بگرین ئەگەر یەک سەعات مابێ لە ژیان تا دوایی ڕستبەکە ئەگرین بێکەوە بەڵام چی ئەەکەیت خوشکوری خۆ ئاکەم بەسەوەنە بەڵێ هیچی تر ناکەیت تەنها شکوری خۆ ئاکەم و بەس لە بەرێمە بوون و ژیان و هەموو شتێکمان بەدەست خوایە یەک ساعت مابێ لە ژیانمە وەڵا وەکو برێم تایبەت بۆ خۆم لانە شەهادە بینم شەهادەکەیم لە شەهادەم پێ بێ لەمانە ساعتی ئەگەرکی شەهادەکە دەبی وەڵا فکر بۆ دنیا دەڕوە و دەترسێ و برێن ئەوە دەبین بەس وەڵا گەری شەهادەکەی بینێ ولا لە فکر بین چی دەکەم ئەوەی هەمووی دەدەمە فەقیدان
ئەوی هەمی دەکەمە خێر و چاکە پیاوەتی وەبی لەسەر دنیای خوا عەفو باکاتن ئێستا بۆ ئەوەی کاتە مەسەرەن هاوکاری خەڵکەکەی ئێستا دەیکەم بەس وش ئەو کاتی لێ بەڕاستی لە قەدەر پێویست بەس ئەو کات لەبەر ڕوعی خۆم دەرەندە ئیشاڵڵا خوای گەورە عەفو دەکاتن لەسەر دنیای با ئەو هەیە ئەو ساعتە خەریکی داوەشکی پارابی ئیشاڵڵا ئارێ وەڵا بۆ پارە زۆرە نەوەڵا نەکبرە پارەم زۆرە ماڵەکەم بەس مەسەرەن ئەوەی هەبێتن ئەوەی لە ماڵەوە هەبێتن ئەیکەم بەخێر یەک ساعت دەست بە تاعات و نێشکردن دەکەم بەس ئەوە نە گەدە ئازایی لە هاوڕێکانیشم دەکەم دوایەوە دوایەوە خۆم ئازار دەکەم بۆ مەرگ ئەڵێ چی بە مەرگ چی پێ بڵێ ئەرێمەوە هاتوو تەسمیلت بوو پرسیارێکی قورسە ئارێوەڵە پرسیارێکی قورسە ماهی بریم چی لەماوەی ساعتەیە بەس بیر لە پرسیارێکە کەرەوە یەک ساعت ما بێ لە ژیانتان چی بەڕای خۆم ئەگەر یەک ساعتم ما بێ یەکەم جار لە لای دایکم غارەدەم بەڕاستی بەرێ دوایش ئەو کەسانەی کە خۆشم دەوێ لێم و نزیکن حەز دەکەم بیان پێویستیە بچی لای خۆشەویستەکە ماوەی ساعتە وەڵاهی هەمە برێم نیمە بەڕاستی هەمە یەک ساعت ماوە لە ژیانتە چی بە خۆشەویستەکەت ئەڵێیت بەخوای چی پێ بڵێم بەڕاستی خۆم نازانم لەوانەیە ئەو دەمی کاتی ئەوەی نەبی زۆر قسەی پێ بڵێ بەس هەر ئەوەندەی دەتانی کە پێی بڵێ خۆشم دەوێت و تەواو هەرەوەندا هیچ بکەین دەبێ ئەو کەسانێک کە ئەوەی بگەردێنی خۆمان پێ ئازاکەین هەرەوە چی بکەین ئەو کاتانێک کە یەک ساعت لە ڕۆژ لە ژیانداما بێ ئەش ئەو هاوڕیانێک کە خۆشەویست و ئەش لای داک و باوگەردن ئازایان لێکەیت و ئەش لە ئەو برادران و ئەو هاوڕیانە کە گەردن ئازایان لێکەی و ئەو خۆشەویستانە و گەردن ئازایان لێکەی و پەیوەندیان پێوەکەی و کاتژمێرێکم ماوە لە ژیاندا و لە دنیادا مەڵ ئاوای یەکەم لەم ژیانە و لۆ دنیاوە لۆ دنیا جوانە لۆ ژیانە کە نیوە خۆشەوی و ناخۆشیەوە لەوانەتە باشە تۆ شتێکی زۆر جوانەوت وتێ ئەگەر یەک سعاتم ما بێ ماڵاوایی لەو ژیانە خۆش و نیوە ناخۆش نیوە خۆشە ئاکەم باشە ئەگەر پێ و بڵێن تۆ لەمای ئەم سعاتەیە ئەتوانی هەموو شتانی کە خۆشە لە ژیانتە کە حەزی لێتی بیکەی کامیان اختیارەکەی کامیان هەڵەبژێری ناتوانانی هەموو اختیارکە چکە ناتوان لە ژیاندا تو لەماوەی کاژم هەموو شتێک بکەیت ناتوانانی تو شتێک لە شتەکان ناتوانانی ئەوەی ناتوانانی تحلیلکەی ناتوانانی ناکەیت چکە ژیان سەختە ژیان لە کوردستان سەختە ناتوانانی بەحام لە کوردستان لە حەراق سەختە باشە ئەگەر تۆ کەسێکی بۆ نمونە ئەمە بە گریمان ئەێنینەوە ئەگەر تۆ کەسێکی ئەوروپی بیت پێ بڵێن یەک سعات ماوە لە ئەمریکا ئاژیت باشە تۆ لە ئەمریکا ئاژیت و خەڵکی ئەمریکایت چی ئەەکەیت؟ ئەخە لە وڵاتانە فەرقەیە جودا لەگەڵ یەکوانەگە تۆتی ژیانی ئێرە قورسە ئەگەر خەڵکی ئەمریکا بیت یەک سعات ما بێ لە ژیانتاتیەکەی ئاخر هەنجینەکەەوە زروفەشکەی دەگۆڕی هەنجە توانانی قەرارێک و بڕیارشکە بدەیت لێکوانە قەرارەکەی و قەرارشکە ئەگەر یەک سعات ما بێ لە ژیانتاتیەک وەڵی ئەگەر لۆ ڕۆژ ڕۆژێک لە ڕۆژان یەکێک لێم تۆرا بێتنەوە دەستم گەردنی خۆی پێ ئازا دەکەم بە هیواوم کە گەردن ئازاکاتن ئەزاو کاتی ئەگەر ئەو ساعتەوە یەک چرکە بڕاتنەوە قەیدی ناکەن ئەگەر لە ماوەی ئەو سەعاتیان تۆ نەوتوانی وای لێ بکەی کە کردنی ئازا نەکات وەڵا ئەو کاتی ئەگەر لە ڕۆژ دوایەوە هەڵێگری بۆ ڕۆژی دوایی بەڵێ ئەوە تو ئەوەت کرد باشە بە کەسەکاڵی گردنم ئازاکە یەکسەری گردنە ئازاکات ئەی دوای ئەوە چیەکەی بۆ نمونە تۆ 55 قەوماوە لە ژیان تا 5 دقەی بۆ کەسە داناوە کە گردنە ئازاکە ئەی 55 دقەکەی تر بەخوا ئەگەر هەر گردن ئازایی هەر 55 دقەیتر بە هەموو هاوڕەکان تەگەڕی ئارەوەڵم بە تەلەفۆن بیانەڵێ یان ببینین نانە ببینین ئەو کە تەلەفۆن دایان بینمەوە ببینینش قسەیان لەگەڵ دەکەن یانەکەوی ئەماوەی سعات وڵات جاگەرەی فریا کۆتنمەوە لەوە نەکردە تۆ بڵێ بۆ ماوەی ئەو سعاتە پیاسێ بکەم بیری لەوە نەکردە تۆ بڵێ ماوەی ئەو سعاتە حەز دەکەم چلێکی جوان لەبەرکەم بیری لەوە نەکردە تۆ بڵێ ماوەی ئەو سعاتە حەز دەکەم بۆنی گوڵێ بکەم ئەخر لەو سعاتدا کە تبوو تەنیا یەک سعات ماوە بۆنی گوڵ و تەناوی کە گرینگە هاوڕەکان بینیتەوە کە گەردەنی خۆتیان پێ ئازاکەوتەوە ئێمە لە بەردەم قەڵای شاری هەولێرە ئەم پرسیارەمان ئاراستەی گەنجەکانی شاری هەولێر کرد ئەگەر یەک سعات ما بێ لە ژیان تا چیەکەی
ئێستا وردە ورداچین بۆ شەقامی ئیسکان لەوێ گەنجەکانە بینین بەڵام دوای ناوبڕێک ئەگەڕێنەوە بەلاتان لەگەڵمان نابن دوور مەکەونەوە.